تۆ لێرە چ دەکەی؟ بۆ نەجاتی ئێوە هاتووم. ئێمەش هاین لە بیری ڕزگاری خۆماندا، بەڵام نەک لەم بەردیخانەیەدا. جارێ وتم من جگە لە ئێوە کەسم نییە. چۆن دەتوانم دانیشم و شایەتی مردنی ئێوە بم؟ وە نازانم کە خودت لە بیر بردبێتەوە هێلێن. تەواوی هەوڵی ئێمە لە بەرەمەیە کە بڵین جگە لە خوددا کەسمان نییە. ئەو ساتۆ دەڵێ کە جگە لە من کەست نییە؟ من خودداشم بە بۆنەی ئێوەوە ناچی. بێگومان تەواوی لطفی ئەو دەرحەق بە من بە بۆنەی ئێوەوە بووە. لەکوێوە بزانم ئەگەر ئێوە لە دەست بدەم دەرگای لطفی ئەویش لەسرمدا ناخرێ. تۆ بە خوددا نزیکتر لەوەی کە نیازت بە کەسێکی وەکو من بێت. ڕاستەکەی بڵێ لەبەر چی هاتووی بۆ ئێرە؟ بابم منی نارد تا ئێوە ناچار بە تۆبەکردن بکەم. دەی هەوڵ بدە ڕەنگە سەرکەوی. بە من بڵێ لە چ شتێک دەبێت تۆبە بکەین؟ نازانم دەبێت لە ئێوە داوا بکەم کە لە چ شتێک تۆبە بکەن. چۆن لە ئێوە داوا بکەم کە خوددا لە بیر بەرنەوە و بۆ خوداکانی درۆیی قوربانی بکەن. یا ئیمپراتوری من هۆڕ و چەوسێنەر بەسەر مەعبودێکی مهرەبان و ئادڵدا هەڵبژێرن. دەبینی ئێمە جگە لەوە کە هیومان بە خودای تاخانە بێت و ڕێگای ئەو درێژە بدەین چارەیەکمان نییە. خاتو هێلێن، ئایا ڕووداوەکانی ئەم شۆ گەیشتوتە دەرەوەی کۆشکیش؟ نازانم. ڕەنگە میوانەکانی کۆشک بە خەڵکیان وتبێ. هەمووان دەبێ بزانن کە خوددا پەرستان ئەم شۆ چیان کردووە و لە کۆشکدا چی ڕووداوە. خاتو هێلێن، هەوڵ بدەن ئەو هاوارەی کە ئەم شەو بەرز بووە بەگوێ هەمووان بگات. خاتون مەهێڵن ئەو بزوتنەوەیە ناتەواو بمێنێ. ئەرکی مێردەکەتان وە ئەم کۆمەڵەی ئێرە لە سەرشانی ئێوەیە. ئەم ڕێگایە دەبێت تا دوایی درێژەی هەبێ. ئێمە پێدەنگ نابین، بەڵام ئێوەش دۆعا بکەن کە خودای گەورە سەبر و خۆڕاگریمان پێ بدات. من شانازیت پێوە دەکەم هێلێن. تۆ وێرکمیت بە خودایی تاقانە دەستپێرن. خاتونی من بانا بڵێ کە سەبر بگرێ و خوددا لەگەڵ سابرانە. بڵێ بۆ من خەمبار نەبێت و کچەکەشمان بە ئیمانەوە گەورە بکات. ئێوە چی؟ بۆ هاوسەرەکانتان پەیامێکتان نییە؟ بە خێزانی منیش بڵێ یومانی سم دیوە کە هەر وەکو شێتەکان پێدەکەنێ. هیچ کام لە ئێمە جەنابی مارتینوس و جەنابی سودینانوس ژنمان نییە، بەڵام بە خەڵک بڵێن کە ئێمە خۆشترین ساتی ژیانمان تێپەڕ دەکەی. کارێکە ئێوە کردتان جوانترین کارێکە کە بەندەیەک بۆ مابوودی خۆی دەیکات. هێلێن بە خێزانم بڵێ بەم زوانە لە خزمەتی خوددا یەکتر بەسەر بەرزیەوە ئینشاءڵڵا دەبینینەوە. بڵێ نیگەران نەبێ تا ئەو ڕۆژە زۆری نەماوە. من لە خودام دەبێ یا ئێوە ڕزگار کات یا من هەر وەکو ئێوە بۆ لای خۆی ببات. تاویستی خوددا چی بێت؟ ویستی منەمەیە کە بەڕێگای ویستی خودای خۆماندا بڕۆین. ئێستا بڕۆ بە دیکولێتیانوس بڵێ ئێمە خودای خۆمانمان بەسەر گیانماندا هەڵبژاردن. بڕۆ هێلێن، بڕۆ. خاتو هێلێن،
دڵداری ئانای بدەوە. دەی چی بوو؟ دەبینی کە نەمتوانی. بەڵام ئەوانە نابێ بمرن. ئەم جوامێرانە نابێ بمرن. ئەوان نامرن. ئێمە دەمرین. بەڵام ئەوان ژیانیان هەڵبژارد و هەتایە زیندوو دەمێننەوە. چی بووە فیدیاس؟ تۆش وەکو ئێمە خەوت لە ناکەوێ؟ ئێوە خەوتان لە چاوی من زەڕاندووە. چۆن بخەوم؟ تۆ نیگەرانی چی فیدیاس؟ بۆچی خۆتان ڕزگار ناکەن؟ ئێوە چیتان بەسەراتووە؟ ئەس خەزا ئێمە واین لە بیری ڕزگاری خۆماندا، بەڵام ڕزگاری لەم دنیاە. لەم دنیایەوە بۆ کوێ؟ بەرەو مەلەکوتی ئاسمانەکان، بەرەو لای خودای خۆشەویست. سۆن بە خودا کە لەو ژیانە ماندوو بووم. ئێوە شێتن. ژیانی شیرینی دنیا لەگەڵ ڕۆژی پەسڵانێک ئاشکرانیە دەیگۆڕنەوە. ئاخر بۆچی؟ ڕاستەقینەیە فیدیاس، ڕاستەقینەیە. هەزاران پێغەمبەری ڕاستبێژ وادەی درۆ نادەن. وابزانە کە چەند ساڵێکی ژیایت بە چ باییەک؟ بە بایی پەیڕەوی لە مەلهوڕان و خوداکانی درۆیی ئەوان؟ ئەگەر خودای خۆمان بێجێ بێڵین و ڕوو بکەینە خوداکانی ئێوە، ئیدی ئەوسا نامرین؟ مەگەر کەسێک هەتایە ژیاوە کە ئێمە بژین. ئەگەر کوژران و پاشان دیتان کە هەمووی درۆ بووە، ئەو ساچی. ئەگەر دیتان خودایە کە ئێوە دەڵێن هەیە، ئەگەر نەبوو، نە پەسڵانێ، نە پاداشێ، نە مەعادێ، ئەو ساچی. واگەر هەموو شتێ ڕاستەقینە بوو، دڵنیابن کە هیچ شتێک ڕاستەقینە نییە.